زۆربەی چارەخواز کە سەردانمان دەکات و پێویستی بە نەشتەرگەری لابردنی پرۆستاتە پرسیارێکی لا دروست دەبێت دەڵێ دکتۆر من ترسم هەیە لەم نەشتەرگەریە لەبەرەوەی دوای نەشتەرگەریەکە تواناکانی جنسیم دادەبەزێت یاخود لە دەستی دەدەم. سوپاس بۆخوا لەم ساڵانەی کۆتاییدا ئامێرێک دروست کراوە ئەم ئامێرە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە ئەوش ئامێری ڕیزومە. ئامێری ڕیزوم لە ڕێگای بەنجی خۆجیەوە دەتوانین نەشتەرگەرەکە ئەنجام دەین تەنهادا بۆ 20 دقەی پێدەچێت ئەو نەخۆشەکە هەمان ڕۆژ نەخۆشخانە بەجێ دێڵێ دوای چەند مانگێک پرۆستاتەکەی بچووک دەبێتەوە بەبێ ئەوەی تواناکانی جنسی لەدەست بات. بۆیە ئەو چارەخوازانەی کە مەبەستیانە توانە جنسیەکانیان وەکو خۆی بمێنێتەوە پاش نەشتەرگەری ئەم ڕێگای بۆ بەکارێنین بۆ چارەسەرکردنی گەورەبوونی پرۆستات بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی